کێشەی بێ ئاوی لە وەرزی هاوین بە تەواوی دانیشتوانی هەولێری نیگەران کردووە. قەزای بنەسلاوەی سەر بە پارێزگای هەولێرە ژمارەیەک لە دانیشتوانی قەزاکەن کێشەی بێ ئاوی کۆی کردوونەتەوە و تووڕەن. وەک خۆیان دەڵێن ماوەی 27 ساڵە لە وەرزی هاویندا کێشەی بێ ئاویان هەیە. دەمێکە وەڵڵا دەمێکە دەگات هاوینەوە من هەر ئەوەتە ئەمە جیرانمە دەگات هاوینا من بە زۆری ئاوە کرد. ئەرە بەو خودای دوێنێ ئاوم کردیوە بەیانی دەوانی ئاو کردمەوە ڕۆژنان ڕۆژ ئاوە کرد. ئەم هاوڵاتیانە ماڵەکانیان دەکەوێتە بلۆکی 21 بنەسلاوە چەندین ساڵە کێشەی ئاویان بۆ چارەسەر نەکراوە. خەڵکەکەی دەڵێن لایەنە پەیوەندیدارەکان جیاوازی دەکەن لە نێوان گەڕەکەکانی بنەسلاوە. دەمانەوێت ئەومان نەهەبیتن ئەوە ئەو بیرە لێدرا لە بۆ خێرخواز لێدا دەیانەوێت بپەڕێنەوە ئەو بەری ئەگە بە زۆر بی و ئەگە بە داهرچی هەبی ئەو بەرە بە مانگە توانیان ئیشی خۆیان جێبێزەکە ئەمە 20 ساڵە دەچینە قایم قەمنە حیساب لۆ ئێرە دەکرێت لۆک بیستیەکەوەی بەس ئاوی ژۆ نییە کارەباوەیە زستان وەرە ئێرە یەک تاق ئەمە کارەبامان هەیە ئەو مانگە ڕۆیشت ئەمە هەر کارەبا هەر ڕیسی هەر نەبووە. دابینکردنی ئاوی بنەسلاوە لە ڕێگەی بیرەوەیە. ئێستا بەهۆی وشکبوون و کەمبوونەوەی ئاوی بەشێک لە بیرەکان بەشێک لە گەڕەکان بێ ئاون کە ئەو کێشەیە تەنیا لە بنەسلاوە نییە و کێشەی بەشێکی زۆری پارێزگای هەولێرە. ڕەنجە ڕەحمان، کوردسات نیوز، هەولێر.